ئێوارەتان باش بینەرانی عزیزی پێشەنگ TV خۆشحاڵم بۆ پێشکەشکردنی بەشێکی تر لە بەرنامەکانی پێشەنگ TV. من بنار مستەفا هاتمۆ لای ئێوە. عزیزان، ئەمڕۆ 9 دیسەمبەری 2021 بەرنامەکانمان لە دوو تەوەری جیاواز پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە ناڕەزایەتی خوێندکارانی خوێنگە باڵاکان زانکۆ پەیمانگاکان کە لە چەند هەفتەی ڕابردوودا شار و شاشکەکانی کوردستانی گرتوتەوە و توانیمان گفتوگۆ ئەنجام بدەین یان ئەنجامی دەدەین لەگەڵێکێک لە سیمە و سومبوڵە خۆشەویستەکانی ئەمڕۆ شاری سلەیمانی ناغەدە عوسمان ناسراو بە کچەکەی کەژاڵ. لە بەشی دووەمی بەرنامەکانی ئەمڕۆشماندا سەبارەت بە بەرزبوونەوەی ڕێژەی تاواندا کوردستان و لەگەڵ خاڵی نەقیب محەممەد خەسرەوسایە چاپێکەوتن دەکەین و لایەنەکانی ڕێژەی بەرزبوونەوەی تاوان لە کوردستان داوتێ دەکەین. وەک بەرنامەکانی پێشووتریش ئێوەش دەتوانن لە ڕێی فەیسبوک و یوتیوبەوە سەرنج و پرسیارەکانتان لە کۆمنت بنووسن. من لە میوانانی بەرنامەکانی ئەکەین و بە هیوای ئەوەی کە گفتوگۆ و چاپەکەوتنی زیندوو ئەنجام بدەین. لە ئێوەش داواکارم لە لای خۆتانەوە ئەم بەرنامانە شێر بکەن و بڵاوی بکەن و دۆستان و ئاشنایانتان بۆ بەرنامەکانی پێشەنگ TV بانگەواز بکەن و لا سەرنج و پێشنیارەکانتان بێبەشمان نەکەن. عزیزان، لە یەکەم تەوەری بەرنامەکانی ئەمڕۆماندا وەکوتم نەغەدە عوسمان ناسراو بە کچەکەی کەژاڵمان لەگەڵدایە. نەغەدە عوسمان، ئێوارەت باش و سپاس کە توانیت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ TVدا ئامادە بیت. ئێوارە ئێوە باش و سپاسیش بۆ ئێوە. پێش ئەوەی کە بچمە سەر ناڕەزایەتی خوێندکاران، ئەمەوێت ئەو دەستەواژەیە کە چەند هەفتەیەکە تۆڕە کۆمەڵاتیەکانی داگرتووە و بە تۆ ئەناسرێتەوە، ئەوش دەستەواژەی کچەکەی کەژاڵ، کاتێک تۆ خۆت گوێبیستی ئەم دەستەواژێ دەبیت و بەم ناوە بانگت دەکەن، چ جۆرە هەست و حساسێک لای تۆ دروست دەکات؟ کچەکەی کەژاڵ تەنها خاڵ کە لای من ئەبێ بەجێ شانازی بۆ من ئەوە دەگەیەنێ کە ئەو ڕۆژە من لەگەڵ تەواوی خوێندکارانە لە سەرجا دەبووم. ئەو ڕۆژە بۆ من بەڕاستی زۆر زۆر پیرۆزە، لەبەر ئەوەی لەویا ئەو خوێندکارانم ئەدی کە ڕۆڵەی کرێکار و چینی زەحمەتکێش و عەرەبانچی و ئەو کەسانە لەویا داوای مافەڕەواکانی خۆیانیانە کرد. ئەو ڕۆڵانە هەر لەویا وەکو مناڵەکانی خۆم ئەهاتە پێش چاوم کە تەقریبەن لە تەمەنەوە نزیکن کە هیچ فەرقێکی نییە لەگەڵ ڕۆڵەکانی خۆمە. ئەوە مەدی کە ئاپۆڕەی ئەو هەموو خوێنکارە چۆن درێژترین جادەی شاری سلێمانی داگیر کرده بوو بە دوای مافە بەرحەقەکانی خۆیانەوە بەرامبەر ئەو دەسەڵاتەی کە بە هیچ شێوەیەک هیچ جوابگۆیەکی نییە بەرامبەر بە داواکانی خوێنکار ئەمە یەکەم جاری نییە کە داوای مافەکانی خۆی بکە. ساڵانە لە دەستپێکی خوێندنەوە ئیتر ئەبێ خوێنکار دەستکا بە جموجۆڵ و بە دەربڕینی ناڕزایەتی بەرامبەر بە خزمەتگوزاری، بەرامبەر بە دەرماڵەکانیان، بەرامبەر بە هەر پێداویستیەکان کانیان لە بەشە ناوخۆیەکان و لە حتا ئەگەر خوێنکاری بەشی ناوخۆیش نەبێ گەلێک لە داواکاریان هەیە و مافیان هەیە کە دەسەڵات زەوتی کردووە. ئەمێ ئەو پرسیارش بکەم کە ئەوەی کە لە پەیامەکە تا دیارە لەو چاوپێکەوتنەی کە لەو کاتەیە ئەنجامی دەدەیت تووڕەیەکی زۆر پێوە دیارە بەرامبەر بە هێزە ئەمنیەکان بە حەق خەڵی بەدەمە مای تێگەیشت نەکاتێک گازی فیلمێکس ڕێژتەرژا بە خوێندکاران دەستگیر دەکران و بەجا لەوەی کە بۆ خواستێکی زۆر زۆر سەرەتایی هاتوونەتە سەر شەقامەکان و ناڕەزاتی دەردەبڕن. لەو تووڕەبوونە زۆرەدا چۆن بوو ئەم دەربڕینەت بۆ هاتوو پرسیاری ئەوە بکەی ئاخۆ ئەو پەیامنێرە کچەکەی کەژاڵ یاخودنا؟ من لەو کاتەیە بیزات لەو لەحزەیەیە چالاکەوانی مەدەنی هاتن پەلاماری خوێنکاران بن و پەلاماری منیشیان نا. طبعا من بە زۆر لە خۆمم دوورخستنەوە هەتا ئەوەی کە پەلاماری دوژنی چالاکەوانی مەدەنی بم کە زۆر عەزێتیان نین. لەو کاتەشا من دوو گەنجی جوان لەبەردەستما کەوتە بوو کە هەم تەسیری ئەو فرمێسک ڕێژە کە کەس نازانێت چیان تێکردبوو لە بەرەوەی جیاوازیەکی هەبوو بۆ نییە هاو هەم چاومان خەریب و کۆرە بۆ هەم هەناسەمانی تۆم کردبوو. ئەوانش خوێنکار لەیا کەوتووە هەمووی ئەکۆچێ هەمووی دەستی گرتۆ بە چاو بە سەرەوە خەریکە ژیان لە دەستدا. ئەوش هاتۆ لیا پەلامارمانەیە، منیش لا پەلامارمان و ڕاومنان کاتێکم زانی لە گەڕانەوەی یەکەمما چونکە جارێکی کە ڕاومنانەوە
لە گەڕانەوەی یەکەممە ئەم کچە هاتوو من طبعا زۆر شپرزە بووم لەو کاتەیە لە تاو ئەو مناڵانە کە هەرێکێکیان بە مناڵی خۆمەزانم بەڕاستی ئەویش هاتۆ بە پەلاڵێ تۆ بووە بە حەماسی واش پرزەی ئەسڵەن یعنی هەر نەمزانی کە ئەم مقابلاکە ئەوانێ چکۆ من چاوم بەڕاستی نێبینی عینەکەکەم لەژێر قاچ و دەستی خوێنکار و چالاکەوانە مەدەنیەکان هەبوو ئەویش کە ئەوەی وت منیش لە پڕ ئەمەم بۆ هاو من ئەو جوابە بە خەڵگەیەمەوە کاڵێ بۆ چیاڵی کچەکەی کەژاڵی من ئەوە سەرسامی کردم ئەم کچەی کەژاڵ کە دایکی لەگەڵ خۆمە لە یەک ژوورای لە دایرە چی ئەکالەویە ئەمە جێ سەرسوورمان بوو بۆ من کە ئەم کچە چی ئەکالەویە بۆ یوتم کچەکەی کەژاڵی بەمانایەک یعنی ئەمیش کچێکی بوێرە و فعلەن بوێری شاجینا نەهاتە ناو ئەم هەموو گازی فرمێ سگڕێژ و ئەم هەموو پرزەی و بەیەکایانی چالاکەوانی مەدەنی و ئاسایش و هەمووی هەر بە یەکیا ئەیە هەر بە یەک ئەهاتن و ئەڕۆشتن بەرێگە کەوتن ئەمەش لێرە بوو کچێکی مناڵە بەلامەوەجێ سەرسوورمان بوو هەر لێرە شۆ ڕێز و سڵاومان بۆ کچە کەژە بۆ کچە ڕاستەقینەکەی کەژاڵە و نازناوە لەگەڵ ئێوە شەکە وەرگرتووە بەڵام ئاماژەدانتا بۆی کە ئێوە لەو خۆپشاندانی خوێندکارانەدا بوون ئێوە خوێندکار نین بۆچی لەو خۆپشاندانەدا بەشداریتان کرد ناڕزایەتی خۆپیشاندان لە هەموو دنیاە بەردەوام هەیە لە کەناڵەکانەوە ئەیبینین و لای ئێمەش ئەوەنەی من بیرم بێ لە هەفتاکانەوە لە ئەخیری هەفتاکانەوە طبعا من زیاتر کە چوومەتە دنیای سیاسەتەوە خۆپیشاندان بە هەموو شێوەیەک لە ناو چین و توێژەکانە هەبووە هیچ کاتێ ئەوە نییە کە تۆ بڵێ ناڕزایەتیەکان بەشکەی ئەمە هی خوێنکارەوە ئەمە هی چینی کرێکارەوە ئەمە هی توێژەکانی کەیە هەمیشە کە بە تایبەتی لە کوردستانە لەم هەرێمەیە کە سەرجەم چین و توێژەکان مافخوراون بەشخوراون خوێنکارە ئەوەتە داوای دەرماڵەیە کاڵێ لە کوێی دنیاە دەرماڵەیراوە کە هەموومانە زانین کە دەرماڵە لە هەموو شوێنێک هەیە بە تایبەتی لە عێراقا هەبووە لە کوردستانە هەبووە و لە تەواوی دنیاشا هەیە ئەمە یەکێکیان فەرمانبەرە بینی هەر هەمووی موچەی خوراوە تەرفیع و عەلاوەی خوراوە ژیانی هەموو خەڵکیان وەستانووە لەبەرەوە لە هەر شوێنێکە ئەگەر ناڕزایەتیەکە بێ تۆ بەویستی خۆت نییە کاتێگەزانی چویتە تەناویان کاتێگەزانی کە تۆ ئەبێ پشتگیری لەمانە بکەی من خوێنکار نیم بەڵام کوڕەکەم خوێنکارە کچەکەم خوێنکارە برازاکەم خوێنکارە ئەم هەموو زانکۆ پەیمانگایانیان کردوتەوانەیە ئەیکوات کێ ئیسیفادەی لێ کرد من خۆم خەڵگە بینم کە قسەی لەگەڵاکەم ئەڵێ جامیعەم تەواو کردەوە بەڵام سەرەکەی کرێکاریەکە من هیچ لە هینی کرێکار کەم ناکەمەوە بەبەستمەوەیە کابرا خوێنۆتی یا مەسەلەن کوڕی فەقیرە بازارم سۆرە و ئەو سەر کولیەکی خوێنووە بۆ ئەوەی کە ژانی باشتر بێ هەموو کەسێک زانێ ئەگەر ئەوەی کە پلەکانی خوێندنی تەواوکە ژیانی تا حەدێ باشترە بێ هیچ نەوێ ناچێ کرێکاری بکە ناچێ پاچ و خاکە ناز بۆ شوێنێ ئێدایک و باوک بۆ ئەوەی کە مناڵەکەی عەزێت کەمتر بکێشێ ئەوەی کە خۆی دیوێتی ئەو عەزێتی کە خۆی کێشاوێتی ئەو ژیانە ناخۆشەی کە خۆی بەسەری بردووە لە وڵاتەیە بە هەر شێوەیە بێگیرفانی خۆی بەتاڵەکاتەوە بۆی کە مناڵەکەی ئاستێکی باشتری هەبێ ژیانێکی باشتری هەبێ تۆش کە ئەمانە بینیت و کە ئەم دەسەڵاتەژە بینی کە بە هەموو شێوەیەک ژیانی لە جونگەکانی ژیانی کۆمەلگای بە هەموو شێوەیەک گرتووە دەستی ناوتە بینەقاقای خەڵک نە کۆمپانیایەکی وا زەبەلاح و زۆر هەیە لێرە ڕاستە کۆمپانیا زۆرە بەڵام ئێشتا لە ئاستی ئەو هەموو خریجیانەکە خەڵک تەعینکە حکوومەتە تەعینبوونی وەستانووە کارگەی حکومی نییە هیچ شوێنتان چیە لەسەر ئەوەی کە زۆرێک لە لایەنێکانی دەسەڵاتەوە دەڵێن کە ئەوانەی کە خوێندکار نین و دەچنە ناو خۆپشاندانی خوێندکارانەوە ئەیانەوەی خۆپشاندانەکان بەلاڕێدا بەڕێن بەڵام ئەوەی کە لە قسەکانی تو بیستم بۆ پشتیوانی خوێندکاران چوو بوون و ئەم خواستیان بە حەق دەزانن طبعا خواستەکانیان بەرهەقە من هەروەکو وتم لەی شوێنێکی دنیاە ئەمە خۆی ئەمە کە ئەیەوێ مەسەلەن منێکی فەرمانبەر منێکی ژنی ماڵەوە هەر کەسێ کە بچێتە ناو
خۆپیشاندان و ناڕزایەتەکانی خوێندکارانەوە ناوی ئەنێ بەلا ڕێدابردنی خۆپیشاندانەکان بە زوانیە بەعکسەوە من ئەو ڕۆژە حتا کە ئەو مناڵانەمەدی لەبەر دەستی خۆماکە خەریب و بەڕاستی خەریگە بوو جێ منوام تەسەورە کرد گیان لەدەستێن بەخۆشمەوە عنیوەنەوە زەماش پرسە بوو وتم باشە وایە سەد دایک و باوکی هەرێکێک لە ئێوە لەم مەدانەیە بواە بۆ ئەوەی هیچ نەبێ پەلاماری ئەمانە بن کە ئەم گازە فرمێسک ڕێژە خەتەرە ئەڕێژن ئەبێ دایک و باوک لە تەک مناڵەکانیان نابێ ئەوایە ئەمە زۆر بێ ئەسا من زۆر دڵخۆشم بەوەی کە ئاپۆڕی خوێنکارانم دی بۆ شێوەزە بەلاحە کە دەمێکە نەماندیوە کە دەمێکە خوێنکاران وازیان لە مافەکانی خۆیان هێناوە ناڕزایەتی دەرەبڕن لە داخلەکان ڕێگە ئەگرن داوای ئاو و کارەبا و ئەماناکەن کە ئەمانە ئەبسەد حقوقی ئینسانە لەسەر ئاستی دنیا ئیترەمانە وەکو شتی زۆر بەسیتن یعنی شتێک نین کە قورس بێ و حکوومەت بۆیان دابین کە دەسەڵات بۆیان دابین کە مافی سەرەتایی خەڵکە بەڵام ئەبێ بەم شێوەیە ئەم ژمارە زۆرەی خوێنکار و خەڵک بێتە سەرجادە بۆ ئەوەی کە داوای بەسیترین حقوقی خۆیکە ئەمە ئەیەوێ چین و توێژەکان لەبەر یەک هەڵوەشێنێ دووریان خاتەوە لەیەک چاوترسێنیانەکا دوای ئەوە مەسەلەن یەکەم کۆمنتی دەسەڵات کە من لەسەر تەلەڤیزۆنی کورسات خوێنمەوە خۆم ئەوە نووسرابوو کە هەر کەسێ خوێنکار نەبێت تەدەخولی ناڕزایەتەکانی کردو لیا وجودی هەیە دەستگیرەکرێ ئەکەی لە کوێش دنیاە بووە ئەگەر خوێنکار ناڕزایەتی دەربڕێ فەرمانبەر بۆی نەبێ بچێ فەرمانبەر ئەگەر باوکی خوێنکارە ئەگەر زوڵمێکی لێ بکرێنێ دیفاع لە دایک و باوکەکەی خۆی بکە لە کەس و کارەکەی بکە لە خەڵکی شارەکەی بکە ئەسڵەن بەڕای من ئەبێ سەرجەم خوێنکاران فەرمانبەران هەموو چین و توێژەکانی کوردستان سەرانسەری کوردستانمان بگرن دا ناڕزایەتی دەربڕن ئێمە نەمانوتەوە کەس بەردەفڕکێ بکە ناڵی کەس شارەکە وێران کە خۆ ئەوان بۆمان چا نەکەنەوانێ ئەسڵەن منە ڕۆژە ڕێم بە خەڵگە گرت کە بەردەفڕکێ بکە بەڵام ئەمەنە خەڵکیان تووشی تەنگەشە کردووە ئەمەنە خەڵکیان هیلاک کردووە بە هەموو شێوەیەک پەلامارەیە یان لەر شوێنەکە بۆی بکرێ پەلامارەیە لەبەرەوەی کە قوتی ڕۆژانەکەی نییە خوێنکار ئەمیت ئەڵێم ئێمە دەرماڵە ئەبڕینەوە بەڵام بەو کەسانی کە فەقیرن لەکوێی دنیای هەبووە تەلەبەمی فەقیرە گەر باکیشی ملیۆن نەربێت چونکە تۆ ئەمە کە ئەڵێ ئەم مخصصاتە ئەم دەرماڵەیە بۆ خوێنکار یعنی بۆ هەموو خوێنکارە ئێمە لێرە تووشی دەسەڵاتێ بووین نە پلانی ئیداری هەیە نە پلانی ئابووری هەیە نە پلانی اجتیماعیە نە پلانی سیاسی هەیە لە هیچ شوێنێکە تەختیت و پلانێکی نییە بڵێ ئەم ساڵ خوێنکار سەرەتای خوێندنە و خوێنکار دەست بە خوێندنەکە هیچ پێداویستیەکی ئامادەکراو بێت یەت بەسەر وێرانەیە یەتە داخلی وێرانەیە یەتە زانکۆکەی نەمامۆستایەکی وای هەیە کە بتوانێ نەوەیەکی باش پێ بگەێنێ بەڕاستی نییە بەڕاستی ساڵان ئەگەر تۆ ڕەنگە بیرێنەیە وەکو جیلی ئێمە بیرمانە کەمە خوێنکاری جامیعەژ نەبووم بەڵام ئەزانم کە خوێنکار مامۆستای هەندی هەبوو لە هندستانەوە دکتۆری بۆ هێنا وەکو ئوستاز دەرز بڵێتەوە لە میسر کە خۆمانەگەیار بووین هێناەتی فەڕەنسیمان دیوە هەبوو علاکولی لە هەموو وڵاتێکەوە ئوستازی باشی هێناوە کە دکتۆرایان هەبووە هەتاوەکوونەوەیەکی باش پێ بگەێنێ قەی نائێ کوشتیت و ئەی بڕیت ئەگە سیاست بکردە بەڵام لە عینی کاتە هەموو جونگەکانی پاراست تا حدێکی باشەکان یەکتر ئیدامە بین و بەجیا لە خوێندکاران لە ماوەی ڕابردوودا لە کوردستان کۆمەڵە ناڕزایەتی تریش دەربراوە هەر لە مامۆستانی وانە بێژەوە هەر لە زۆرێک دانیشتوانانی گەڕەکەکانەوە بۆ نمونە بۆ کەمی خزمەت گوزاریەکان نەبوونی ئاو هەتاوەکو دوایی ئەم ڕێژە زۆرە لە ناڕزایەتی لە کوردستانەوە لەکوێ سەرچاوە دەگرێت و بۆچی بەم شێوە فراوانە ناڕزایەتی دەردەبڕێت سەرچاوە لەبێوەیەت کە تۆ سەر و 30 ساڵە دەسەڵاتێتی و حکومەکەی بەڵام هەتا ئێستا ئەوەتە حالیەن ئێمە لە بەردەمی کارەبای مۆلیدی ئاوەستاوی کارەبای ڕئیسی ئەتوانێت زۆر بەقوت بێ و بە هەموو کوردستان بیرێ ئەچێ بە قسەی خەڵک کە لەوەچێ لە هەشتا ڕاست بێ ئەچەی فرۆشێتەوە بە عێراق بەڵام ئێمە مۆلی دەمان هەیە ئاوەکەیە هەموو ماڵێک 3 ڕۆژ نایبێت 4 ڕۆژ نایبێت جاری واشەیە بە هەفتەیەک ئاوە نییە ئەمە بێ ئاوی لەم لاوە
کێشەی ترێ هەیە کێشەی جادوبانە هەیە علاکولین لە هەموو جونگەیەکی ئەم کۆمەڵگایەدا تۆ کێشەیەکە هەیە ڕۆژانە دەسەڵات بەڕێڕووی پرسیارە بێتەوە بەرەو ڕووی دەربڕینی ناڕزایەتی خەڵک ئەبێتەوانێ خەڵک داوای پێداویستیەکانیەکە وڵاتە خۆ ئەمەوە نییە بڵێ من لە لادەیەک دانیشتم قەیچەکابا لە بەرچرا دانیشم تۆ لە وڵاتێکای ئەنتەرنێتی هەیە تەلەڤیزۆنی هەیە هەموو شتەکانە بۆ بەکارەبا پێویستی و بەکارەبایە خەڵک جاران نێمانگی جارێ خۆی بشوە هەموو ڕۆژە خەڵک خۆی شوە پێویستی بە ئاویش و بە کارە باشە علاکولین هیچ پێداویستیەک هیچ خزمەت گوزارێک لە ئاستی پێویستی خەڵکانەیە لەبەرەوە خەڵک هەڵ ئەستێ بەرە ڕووی ئەبێتەوانێ مامۆستای وانە بێش تەماشا ئەەکەی ئەیهێنێ ئەڵێ وەرە دەرز بڵێرەوانێ بە مەحازەرە کاتی سەیرە کاپارەکەی نایەتێ دوایەوە لە هەموو شوێنێک و بە تایبەتی لە عێراقا تۆ لەسەر قانونە ئیدارەکانی عێراقە ڕووی 3 ساڵ کەسێک عەقدە کەسێک 3 ساڵ مەحازەراڵێتەوە ئیتر دوای ئەوە بێتە عینیکەی من هەر خۆم لە دایری خۆمە عەقدمان هەیە وابزانمەوە 8 ساڵ 9 ساڵە لە دایری ئێمە عەقدن معاشێکی کەمیان هەیە لە هەموو مکافە ئەو هاندان و لە هەمووی بێبەشن ئەڵێ لەبەرەوەی تۆ عەقدی ئەخر کابرا لە من زیاتر ئیژەکە سایەقە لەسەر کۆمپیوتەرە هەر ئیشێکەکە کە سەیرەکەی لە هەموو شتێ بێبەشە سەرڕاوی ئەگەر عەرزە تەوزیعکرێ بەشی نایەت لە هەر شوێنێکەوە لە هەر سوچێکەوە ئەگەر مۆزەف لە هەر شتێ مستەفید بێ کە مستەفیدیش نییە کە سەیرەکەی عەقدەکە لە هیچ مستەفید نییە اینجا هەموو ڕۆژێکیش هەڕەشەی ئەویان لێکا کە ئێوە دەرەکرێن لەبەر ئەوەی ئێمە ناتوانین موچەی ئێوە بین ئەمڕۆ بۆ نموناڵێ بۆ خەڵک ناڕزایەتی دەرەبڕێ ئەمڕۆ نۆی مانگە نۆی دوانزەیە تا ئێستا هەموو ڕۆژێ خەڵکیان کردووە بە گەڵتەجار موچەکە دەست پێکە ئەمڕۆ دەستی پێکە کاتێک گەزانی بە 20 ڕۆژ موچایە بەس لەبەر ئەوەی ئەم پەناو پێچە بۆیە کاتاک و لە پەناوە مانگێک لیف لێبات و نەیا بە خەڵکەکە ئەو بە خۆی ئەم هەموو پارەیە هەڵگرێ و کە قسەژەکەی لە پارە نییە ئێستا ئێمە بۆچی تا نۆی مانگە بۆ موچەم وەرنەگرتووە ئەی حەقی خۆم نییە داوای مافی خۆم بکەم دەوامی شەفول کردوتەوە دەوامە فول کردوتەوانە هەڕەشە لە مۆزەفەکەی ئەڵێ نەی دەوام نەکەی فەسڵە دەکەم نەقلە دەکەم لە مەسئولیەتەکە و کەمەکەمەوە ئەخر بەستۆ موچەم نایەتێ ئیتر مۆزەف و فەرمانبەر خوێنکار مامۆستا هەموو چین و توێژەکان ئیتریێنە دەنگ خزمەت گوزاری نایەتێ موچە نایەتێ بازاڕ و کە سابەتیش هەمووی بەستراوەتەوە بە موچە خۆرەوە لەبەرەوەی لەوانەیە دوو بەشی خەڵکەکە بەلایانی کەمەوە موچە خۆر بێ لەسەر موچاژی مناڵەکەی چاوەڕوانی گیرفانی باوکێتی موچە وەرگرێ و گیرفانی گەرم بێ و پێداویستەکانی بۆ جێبەجێکە ئەکێ بۆی جێبەجێکە دایک و باوکەکە سەری مناڵەکەیەکە زۆر کەم تەرخەمە لە ئاستی مناڵەکەیە بەڵام ویستی ئەو نییە کە کەم تەرخەم بێ ئەو بۆیە مناڵی هێناوەتە دنیا و خێزانی دروست کردووە لەبەر ئەوەی هەموو پێداویستەکانی بۆ کابێویستی خۆی بەڵام چۆن بۆی بکە لەبەرەوە خەڵک بەگەژی شیاچێ قسەشی پێ ئەڵێ بەردەبارانیشی ئەکا بە هەموو شێوەیە ئەو شەپۆلە لە هەموو شوێنێکە لەوانەیە بتەقێتەوە لەوانەیە سەرەنسەری کوردستانیش بگرێتەوە ئەمڕۆ هەر سلێمانە سلێمان سبینێ هەولێرە گرێتەوە دوهۆگە گرێتەوە ئەوانش ئەنەن ئێمە خۆقابلێ من معژۆ ناگرم هەولێرێک وەریگرێ ئەوش هەر ئەینەن منە هیچ جیاوازێکی نییە بەداخۆ کاتی بەرنامەکانمان کەمە بەڵام پێشەوەی کە کۆتایی بەم چاوپێکەوت نەبێنین پێم خۆشە سەبارەت بە مێژووی چالاکی سیاسی تۆ پرسیار بکەم بەوەی کە هەرچەند وێنە و گرتە ڤیدیۆی ناڕەزایەتی خۆپشاندانەکانی شاری سلێمانی بڵاو دەبێتەوە ئێوە کچەکەی کەژاڵی لێیە بەڵام لە سەرتاشتا ئاماژەتان بە کۆتایی هەفتاکان کرد مێژووی تێکەڵابوونی ئێوە بەکار و چالاکی سیاسیەوە لەکەوە دەستی پێکردو و بۆچی هێستا ئێستا بەردەوامە من زۆر احترامم هەیە بۆ ئەو گرتە ڤیدیۆی کچەکەی کەژاڵ بەڵام بەڕاستی ئەمە سەرەتای دەستپێکی ژیانی سیاسی من نییە من لەوانەیە لەلایەکەوە لە ماڵێکە ژیاوم کە هەم تێگڕای ژیانمان سیاست بووە گرتن و بردن و حیجزکردن و هەموو شتەکانی تیا ڕۆیاوە ئەمەش ڕنگانەوەی هەبووە لەسەر ژیانی ئێمە بە تایبەتی باوکم کە پیاوێکی سیاسی بۆ برا گەورەکەم کە زۆر مەمنونیم کە من بەڕاستی
قەرزاری ئەو برا گەورەیەمم کە لە شێعرەوە لە باسکردنی سیاسەتەوە لە هێنانەوەی کتێبی باشەوە بۆمان مەسادری باش کە پێ بگەین بۆ خۆم و بە تایبەتی برایکی بچووکم هەیە زۆر ئیسیفادەمان لێکرەوە. بەڵام ئەمە وەکو بارودۆخی خێزانی ئەوەی کە من خۆم بڕیارم ما بێ و سیاست کەم بە پلانی خۆم لە ساڵی 1970ەوە دەستم پێ کردووە و ئەمە جگەلەوەی کە من هەمیشە قەرزاری گیان بەخت کردو کاک جەبار مستەفام لەگەڵ شێخ لەتیف عومەری مامەم کە ئەو سەردەمانە لە کارگەرانە کاریانە کرد لە ڕێکخراوی کارگەرانە کە من زۆر ئیسیفادەم لەوان ئەکرد تەجروبەم لێوەرئەگرت ئەوان چیان بخوێنایەتەوە من بە دزیەوە ڕامەکێشا و چونکە لە ئاستی مستەوای ئەو کاتەی منە نەبوو نەگۆکو مستەوای سیاسی وەکو مستەوای تەمەن گاڵتەیان پێکردمەیانەوەمانە لە مستاوایانە بەڵام من هەر بە زۆر ئەم خوێنەوانێ و ئیسیفادەی خۆمم لێ ئەکرد و من لە ساڵی هەشتایە تەلەبەی ئەعدادیە بووم لە خانزاد کە دەسەڵاتی بەعز بوو ئەو ساڵ لە ڕۆژی 7 نیسان ڕۆژی دامەزرانی حیزبی بەعز دەستگیر کرام ئەگەر خۆم هەرۆکو ئێستا ئەگەر بوێر نەبوومایە و لە باڵەخانە تاقانە بەرزەکەی حەسیب ساڵحی سلێمانیەوە لە قاتی سێمەوە گەر خۆم هەڵنایەتە خوارەوە خۆم ڕزگار نەکردا و ڕام نەکردا ئێستا لەوە نەبوو لە ژیانە نەمامایە چونکە علاقی بە ملازم محسینەوە هەبوو کە بە دوامەوە گەڕا و دوای ئەوەش ئیتر لە ساڵەکانی 1970 ڕاستەکەی مختەفی بووم لە 1970ەوە هەتا ئەم دەقەیە لە زمانی بەعسا لە زمانی ئەم دەسەڵاتە گەندەڵە سەرکوتکەرەیە لە هەموو خۆپیشاندانەکانە لە هەموو ناڕزایەتەکانە لە هەموو کارێکی جەماوەریە بەشداریم کردووە لە تۆڕە هاوکارێک کۆمەڵایەتەکانە بەشداریم کردووە لە بزوتنەوەی هەژاریە بەشداریم کردووە و من بۆ هەمیشە پاڵپشت و هاندەری خوێنکار و هەموو چین و تێژێکم و ئەوەم هەیە بۆ خوێنکارانی سلێمانی ئەگەر بکرێ هەولێر و دوهۆکیش دێرەوە بچم بۆ لایەن پاڵپشتیان کەم ئەڵێ من هەر لەگەڵ ئێوەم من ئەو دایکەی ئێوەم کە ئەو ڕۆژە لەو لەحزەیەوە کە ئێوەم دی خۆم هەڵایە ناو ئاپۆڕی ناڕەزایەتی ئێوە وەکو دایکێک هەتا ئێوارە دنیا تاریک بۆ دڵم نەهاو بەجیان هێڵم دڵنەواییم کردوون یارمەتی ماون بە ئەوەی کە مەسەلەن هۆشیان بێتەوە کە عەزێتیان گەیشتووە ئەڵێ من هەر ئەو دایکەی ئێوەم هەمیشە لەگەڵتانم من لەگەڵ مناڵی یەک مناڵی چینی کرێکار زەحمەتکێش هەژار ئەوانەی کە عەلاگە فرۆشن ئەوانەی کە عەرەبان چین لەگەڵ هەر هەمویانم و هیوای سەرکەوتن و بەردەوامی بۆ ناڕزایەتیەکانیان ئەخوازم. ناغەدا عوسمان ناسراو بە کچەکەی کەژاڵ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و بە هیوای سەرکەوتن لە ئیدامەدان بەکار و چالاکی سیاسیتان. سپاس بۆ ئێوەش. عزیزان خۆشەویستانەوەی ئێستا بینیتان چاپیکەوتنێ بوو لەگەڵ نەغەدا عوسمان ناسراو بە کچەکەی کەژاڵ سلەیمانی سەبارەت بە ناڕەزایەتی خوێندکاران و ناڕەزایەتەکان بەگشتی لە کوردستاندا وچانێک دەدەین و پاشان لەگەڵ خاڵی نەقیب محەممەد سەبارەت بە بەرزبوونەوەی ڕێژەی تاوان لە کوردستان لەگەڵ خەسرە و سایە چاپیکەوتنێکمان دەبێت وچانێک و دێنەوە لاتان. بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی ئازیز و ئێستاش سەبارەت بە بەرزبوونەوەی ڕێژەی تاوان لە کوردستان و هۆکارەکانی
تاوان لە کوردستان چاپەکەوتێکمان دەبێت لە گەڵبەڕێز خەسرە سایە کە خاڵی نەقیب محەممەدە کەدا چەند ڕۆژی ڕابردوودا لە کارەکەیدا تیرۆرکرا کاتێک لە بەرەنگاربوونەوەی ئەفسەری بەرەنگاربوونەوەی دژی تونند و تیژی ژنان بوو. خەسرە سایە ئێوارەتان باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێتان داین. سپاس بۆ ئێوارە ئێوەش باش. سەرەتا سەرخۆشی ئێمە و ستافی پێشەنگ تیڤی قوبوڵ بکەن بۆ ئەم ڕووداوە دڵتەزێنەوە ئەم کۆسپەی ڕوبەڕووی خێزانەکەتان بۆ تۆ ئێمە لە پاڵخۆتاندا ببینن. پێش ئەوەی کە بچینە سەر ناوەڕۆکی بابەتەکە ئەگەر سەبارەت بەم ڕووداوە پێشهاتێکی تازە لە ئارادا بێت گوێبیستی دەبین. بەڵێ دوایین زانیاریەکان لەسەر ئەم کەیسە ئێمە دوایەوەی کە لەگەڵ بەڕێوەبەری بنکەکانی بەڕێوەبەری دژی توندتیژی لەگەڵ بەرپرسانێک کە پەیوەندیان بەم کەیسەوە هەیە وەکو خانەوادەی نەقیب محەممەد و هاوسەرەکەی بە ناوی شۆخان کۆبووینەوە بە تەواوی لەسەر ئەو پرسیارانەی کە هەمان بوو لەگەڵ کەیسەکە لەسەر ئەم کەیسە بۆ دەستگیرکردنی تاوانباران قسە و باسمان کرد و ڕامان گۆڕیەوە هاوکات کەناڵێکمان دامەزران بۆ ئەوی کە زانیاریەکان بەردەوام ئەپدەیت بکەینەوە و ئەومان بۆ ڕۆشن بۆ کە لایەنە زۆفەکانی ئەم کێشەیە چییە. ئێمە پێشنیاراتی خۆمان داوە هاوکاتیش ئێمە لەسەر چەند خاڵ قسەمان کردووە یەکێک لەوانەکە ئەرکی حکوومەتە بۆ ئەوەی کە هەوڵ بە لە زووترین کاتە ئەم تاوانبارانە دەستگیرکە و ڕادستی دادگا و لێپرسنەوەیکە و هەتەنانە تا ئەو پەڕیشی ئێمە داوامان کردووەکە بە عەلەنی دادگایی بکرێن بۆەوەی کە خەڵک تیا بەشدار بێ بە تایبەتی کە ئەم کەیسەی تر لە کەیسی خێزانی ئێمە و هاوسەرەکەی دەرچووە بۆتە کەیسی هەموو کۆمەڵگا وەک بەشێ لەو نابەرابەری و لەو زوڵمەی کە خەڵک لە ژێرسای ئەم دەسەڵاتەیە لێ ئەکرێ ئاگادار بێ و حەقی هەیە خەڵک لە مەودوایی تر لەسەر ئەم کەیسە بپرسێتەوە و یەخەی دەسەڵات بگرێ و بەربگرێ بە دووبارە بوونەوەی ئەم تاوانە. چونکە بەڕاستی ئێستا ڕاستە نەقیب محەممەد لە ژیانە نەماوە بەڵام هاوکارانی ئەو هاوڕێیانی ئەو لە بنکەکانی ڕوبەڕبوونەوەی تونوتیژی دژیژنان لە ژێر تهدیدی جۆرا و جۆران و من ئەوەندەی ئاشنا بووم لە ڕێگای ئەم ڕووداوەوە کە ئەوان ڕۆژانە هەڕەشیان لێکرێ و احتیمالی تیرۆر و کوشتن و بەرحاڵ گیرۆدا بن بە کێشەیە کە تاوانی لێ بکەوێتەوە. چکە خۆتان نەزان کە مەسەلەی ژن لە کوردستان لە نێوان بەرەی ئازادی خوازی و مافەکانی ژنان و جوڵانەوەی ژنان لەلایەک وە لە بەرەی کۆنەپەرستی و پیاوسالاری و ناموسپەرستی جەنگێکی کراوەیە تام بەتایبەتی لە 30 ساڵی ڕابردووە تا ئێستا دەسەڵات نەیتوانیوە ئەم کێشەیە بەلایەکە بخاوە سنوورێکی بۆدانێ بگرە خۆی سەرچاوی ئەو درێژەدان و لە بەڕۆشتنی تاوانەکانی و سەرهەڵدانی قوربانیەکانی نێو ئەم کەیسانە بووە. ئەوان بەڵێنیان داوە هەوڵەدەن لە نزیکترین کاتە تاو جێگەی کە لێرە کۆمەڵی زانیاری هەیە من بەداخەوە ناتوانم لە بەرباری ئەمنی و بەڕێوەچوونی تعقیب و پشکنینەکان بۆ دۆزینەوەی تاوانباران ناتوانم ئەو زانیاریانە ئاشکراکەم بەڵام ئەوان بەڵێنیان داوەکە ئێمە لە 48 ساعتی داهاتووە احتیمالە و ئیمکانی ئەوە هەیە کە خەبەری خۆش ببیستین کە دیارەوە کەیسەکەگەێنێتە شوێنێکی تر و ئەو کاتە داوا و چۆنەڵی پشتیوانەکانی خەڵک و هەڵوێستی خەڵک دەخاڵەتی خەڵک لەم مەسەلەیەگاتە ئاسیی تر کە ئێمە دوایی دانیشینەوە هەموو ئەو لایەنانەمان هەوڵە دەین بەرنامێکی تردا بنین بۆی بتوانین ئاڵوگۆڕێک لەسەر دۆخی ژنان توموتیژی و دەسەڵات بخەینە ژێر فشارێکەوە کە ناچاری کەین ملبا بە داخوازەکانی خەڵک بۆەوەی کە لانی کەم ئێمە گەر نەتوانین مەسلەی یەکسانی هەمەلایانی ژن و پیا و لە کۆمەلگای کوردستانە سەروەرکەین بەڵام بتوانین بەر بە تاوانەکانی توندوتیژی دژی ژنان بگرین و بەرەی ئازادی خوازی سەربەز بێ دەستکراوە بێ ئەو ئۆرگانانەی بە تایبەتی بەڕێوەبەرێتەکانی دژی توندوتیژی دەستکراوە بێ بە ئیمکانات بێ کە بتوانێت ئەم جارە لە موقعێکی هێرشبەرانەدا بۆ سەر ئەو کەسانەی کە تاوانەکەن لە دژی ژنان و توندوتیژیەکەن و لێدانەکەن بەتایبەتیەوە خۆتانەزان لە چەند ساڵی ڕابردووە ئێمە تراژدیایکی گەورە و چیرۆک و کارەساتی زۆر مەئساوی لەسەر ئەم مەیدانا بیستین. هیوادارم ئەو بەڵێنەی ئەوان ڕاست بێ
واگەر ڕاستیش نەبوو حتمما ئێمە کاردانەوەی ترمانە بێ بە تایبەتی کێسا وەگوتم لە قسەکان کەیسی نەقیب محەممەدی تر کەیسی هەموو کۆمەلگایە کەیسی هەموو ئەو کەسانەیە هاوسۆزیان دەربڕی هەموو ئەو کەسانەیە کە هاوخەمیان دەربڕی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە نامەکانیان بە بەشداریان لە پرسەکە بە مەراسیمی ئەمڕۆکە لەسەر گوڵکۆی نەقیب محەممەد سازدرا ئەو پەیامانی کە بە ئێمە گەیشتووە ئەو زنجیرە زیاتر لە وەکو ئاگادارمە لە میدیاکانی شعکس بۆ کە 32 ڕێکخراوی جۆرە و جۆر لە کوردستان لە پشت ئەم کەیسەن خوازیاری دەست بەجێ دەستگیرکردنی تاوانبارانن لە لایەکتریشەوە بەرئەنجامی ئەو پەیوەندیانە و فشارە تونکردنەوەی فشارەکانی ئێمە لە پەیوەند بە دەستگانی و دەوڵەتیەکانەوە کە ئێستا بۆشاییەک هەیە لە یاسا لە مەسلەی نەبوونی ئیمکانات بۆ ئەم بنکانەی ڕوبڕووبوون ئەو مەڕێوبەرایەتیانی کە کارەکەن بۆ نێژنی تود و تیژی ئەمە تا ئێستا توام تا ئەمڕۆ توام ئەمەە ئاشکراکەم لە تەلەڤیزۆنە بەڕێزەکەیەوە. زۆر سپاس بۆ ئەو زانیاریانە و بە هیوای دەزگیرکردنی تاوانباران لە زووترین کاتدا. ئێوە لە چەند لێدوان و چاوپێکەوتنی میدیاکان وە ئەم ڕۆژ لە مەراسیمی بە خاکسپاردنیدا وێ ڕێباسکردندان لەم تاوانە و بەرزنرخاندنی ئەو هاوسۆزیانەی کە ڕوو بە خانەوادەی ئێوە هاتووە دەچوویتەوە سەر هۆکارەکانی تاوان و ئیدامەدانی ئەم جۆرە تاوانانە لە کوردستان و دۆزینەوەی ڕیشەی ئەم تاوانە لە کوردستانە. بۆچی هێندە لاتان گرنگە کە هێندە بە فراوانی باڵی واوەتر لە تاوانەکان لە کوردستان بڕوانە؟ بە بڕای من تێگەیشتن لە خودی سەرچاوی ڕووداوەکانی تونند و تیژی و ئەو کارەسات و تاوانانەی کە چ لە ژنانەکرێت چ لە هەڵسوڕاوانی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان و ئەو بزوتنەوەی کە دەوێت تونند و تیژی لەسەر ژنان لابەرەیە لە دوو سەرەوە گرنگە. یەکەمیان ئەگەر ئەو کارمەند و هەڵسوڕا و بزوتنەوانە بەڕاستی ناموسپەرستی نەناسن پیاو سالاری نەناسن ناتوانن ڕێگاکانی مواجهە بەرامبەر بەو کارە بکەن. هەموو شتێکە بێ بیناسی میکانیزمی کارکردنی بناسی بۆی بتوانین بیگۆڕی بەری پێ بگری لانی کەم بەداخەوە لەم کەیسانەیە بەهۆی ئەوەی کە کەمترین ئیمکانات خراوەتە نێو بە اختیاری بەڕێوەبەرایەتەکانی تند و تیژی کادرەکانیان کەمترین پەروەردە کراون ئاشنا کراون بە ڕیشەکانی پیاو سالاری زۆر بە کەمبایەخەوە ئەچنە مەیدانی ئەم جەنگەوە. تۆ لە جەنگێکە ئەبێ ئامادەی تەواوت ببێ ئەجنا دوژم نەتوان زەفەرت پێبەرێ جەنگ وەختێک لایەنێک بەسەر لایەنە کاسەرەکەی کە نقطە زەفەکانی بەرامبەرەکەی ناسی بێت لە دروست لەمەشاوایە. ئەمە جەنگێکە دیفاع لە ژیان لە بەرامبەر سەرکوت و کوشتنی ژیانایە. ئەوان کەمترین مەسەن بۆ نمونە بە بەراورد بە پۆلیس و بە کارمەندی ناوەندەکانی بەرەنگاری تونند و تیژی لە ئەوروپا ئەگەر بەراوردکەی ئەوان دەیان ڕاهێنانیان پێکرێت زۆرترین ئیمکاناتیان ئەخرێتە بەردەم زۆرترین هێز بۆ ئەو کارە تەرخانەکرێ ئەنواعی وەسائیل ئەخرێتە اختیاریانەوە بۆ ئەوەی ئەزان کە ئەوانە چن بەگشت کوێیە ئەزان لە چن بەگشت ئینسانێکە کە ناموسپەرسی عەقڵ و هۆشی لە مێشکانە هێشتووە و ئامادەیە لە هەر لەحزەیەکە بۆ گێڕانەوەی شەرەف و ناموسی خۆی هەموو دەوروبەرەکەی خەڵتانی خوێنکە بۆ ئاگاداریتان هەر ئەم کەسی کە نەقیب محەممەد لەسەری بووەتە قوربانی 4 جار ئەمر بالقەبزی دەرچووە ئەم کەسە چەند جار لێپرسینەوەی لەگەڵا کراوە. ئایا بەڕاستی ئەگەر ئەو پۆلیسانەیە ئەو کارمەندانەیە ئەو هەڵسوڕاوانە کە ئەچن بۆ ئەو کارە ئەگەر ئەمە بناسن بەڕاستی بە شێوکی خاوخلیچ یا بە شێوکی نەئامادە ئەتوان بچنە ئەم جەنگەوە معلومە ئەو خۆی ئامادە کردووە لەسەر شەرەف و ناموسی خۆی هەر کەسێ بێ هەتا ئەگە تاوانیشی نەبێ بیاتە بەردەست ڕێژی گولە. بۆیە لەم بارەوە ناسینی ئەوەی کە ناموسپەرستی و پیاوسالاری فەرهەنگی پیسی پیاوسالاری و ناموسپەرستی ئەتوانێت کۆمەلگایەکی لە بەڕۆشتی خوێناوی دروستکە ئەبێ بەم شێوەیە بیناسین. ئەمە ئەسلێکە. لایەکی تری شێوەیە ڕیشەکانی ناموسپەرستی ئەبێ بزانین چییە بە نەهێشتنی چەک یا نازانم بۆەوەی کە داوا بکرێت لە قانون سەروەر بێ بەمانە چارەسەر ناکرێت. ڕیشەکەی لەم سیستەمەیە. ئەگەر باسی فەرهەنگی پیاوسالاریە خۆ خەڵکی کوردستان لە هەموو کەس مەدەنیترە کۆمەلگایەکی شاریە
کۆمەلگایەکە حەز بە ژیانەکە، کۆمەلگایەکە حەز بە خۆشیەکە، ئینسانیەت هەیە. هەر لەوەی کە لەم کەیسەی نەقیب محەممەدا هەزاران کەس تێکستیان بۆ ئێمە کردووە، ڤیددیۆی دەنگیان نردووە، هاوسۆزیان لە دوورەوە ئێمەش ناناسن. ئێستا بۆتە باوەڕتان بێ من کاتێ بە تەکسیەک چوومە شوێنی مەراسیمەکە، کەسێک سایقەکە وتی من نەزانم تۆچیت، یەکسەر ئامادەم بەبێ ئەوەی هیچ پارەیەکم لێ وەرگێ ماشەوە لەگەڵما. ئەم هاوسۆزیە معنایەوە کە کۆمەلگای کوردستان سەر ڕای هەموو ئەو بێدەرەتانیە، سەر ڕای بێکاری، نەبوونی، گرانی، دڵی مەدەنیەت و ئینسانەتی لێیە. ئەو شتێک کە نامەدەنیە، ئەو شتێک کە غەیرە ئینسانیە دەسەڵاتە لە هەر کۆمەلگایەکە فەرهەنگ و قاوانینی باو ئەو گروپەیە کە دەسەڵاتی بەدەستۆ چینی دەسەڵاتدارە و ئەمە زوڵمێکە تەنها بەرامبەر بە ژنان نییە، ستەمگەری لە دژی ژنانیچێکە لەو کۆڵەکانی ئەم دەسەڵاتی پاراستووە بۆی کۆمەلگا شەقەشەقەکە خەڵکی ئازادی خواز کارگەر و زەحمەتکێش بە ناوی ژن و ناموس و نەتەوە و ئاین و ئەمانەوە پارچە پارچەکە بۆی نەتوانێت شۆڕشکە، نەتوانێت ڕاپەڕینکە. ئەمەیشێکە لە وەسیلەکانی خۆ مانەوەی هەر دەسەڵاتی هەر بە سوپا و هێزی میلیشایی نییە. لایەکی تریژەکە سیرکەی ئێمە بابینە بەرچاوی خۆمان، تۆ ئێمە لەگەڵ دەسەڵاتێکین لە پەرلەمانەکەی قانونی چوارژنەی پەسەندەکە، بەڵام لەولاوە بەڕێوەبەرایەتەکاندا ئامەزرێنێ. ئەمە بەرەنجامی چییە؟ بەڕای من ئەوەی ئەگەر ماهیەتی ئەم دەسەڵاتە، ناسنامەی ئەم دەسەڵاتە ئەو چوارژنەی و قانون و شەریعەت و دەستورەکەیەتی، بەڵام ئەوەی کە بەڕێوەبەرایەتی دژی توندیژی دەرەچێت بەرەنجامی فشاری کۆمەلگایە. ئاخر 30 ساڵە ژن لەم کۆمەلگایە ئەکوژرێ، لوتی ئەبرێ، ناچارەکرێ بۆ خۆسووتاندن، لە کوچی ماڵە زەجرە کێشێ و لەژێر پەچەوە ئەباوە ڕایگیرێ. ئەم فشاری کۆمەلگایەیە کە ئەوان ناچارەکە و حتا فشاری ناوخۆیی بەتەنیا نیە، فشاری دەرەکیشە. بەڵام هاوڕە خەسرەوە زۆر جار دەسەڵاتداران دەڵێن کە کۆمەلگا خۆی دواکەوتووە. بە بڕای من ئەوان خۆیان دواکەوتون. ئاخر نابێت لە بیرمان چیە هاوڕێ بنار ئەزانی چییە؟ ئەوەڵین کەس کە دەستی بە ژن کوشتن کرد خۆ خەڵکێک نەبووە کە ناموس پەرز بووە. ئەوان ئەوەڵنجا کە لە شاخاتنەوە خۆیان لیستیان لە کوشتنی ژنان بە ناوی بێ ئەخلاقی و لە شفرۆشی و ژنانی ئەوەی کە جاسوسی بەعسا. ئەو کاتە ئێمە لە شوراکانە ئەمەمان ئیدامە کرد، ئیدانە کرد، کەمپینمان کرد. یەکەم لایەن کە بەیاننامەی لەسەر تیرۆری ژنان دەرکەوت ئەوە بوو، کۆمونیستەکان بوون. ئاخر حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق کە لە ساڵی 2000 لێدرا لە پرۆسێکایەکێ لە مەسەلەکانیان دیفاع بوو لە مەسەلەی ژنان، ئەوان بە ئێمەیانوت ئێوە دیفاع لە بەرەڵاییەکەن. کەوایە مەسەلەکە خەڵکی کوردستان هەمووی مەدەنیە. تۆ بڕێسا بازاڕەکانی کوردستان، مارکێتەکان، مۆڵەکان سیرکە، لە قەڵای هەولێر سیرکە، لە سەهۆڵەکە سیرکە، لە هەر شوێن سیرکەی کوڕ و کوژ دانیشتوە قاوا خوا و نێرگەلای کێشێ. لە بیرمان نەچێ ئەی چەند کەی بوو کچ و کوردەمێ خسە ناو دەمیەکە و ئازادی ژنیان باس کرد. ئەی سەمای بەر سەهۆڵەکە حکومەت چی کرد؟ غەیری ئەوەی کە ئیسلامیەکانی هەندا ئەم جوڵانەوەی سەرکوت کەن. بە بڕای من کۆمەلگای کوردستان کۆمەلگایکی مەدەنی شاریە، ژیانی خەڵکەکە لەگەڵ خۆشبەختیایە. ئێستا بەشی زۆری گەنجانی کوردستان تازەترین یاری و ڕەفاهیات و گۆرانی و مۆسیقای ئەژنەبی ئەزان. ئێستا گەنجی ئێستا جاران زمانی ئەمە عەرەبیمانەزانی، ئێستا ئەوان هەمووی ئینگلیزی و تورکی و بە دەرەجاتێ فارسی ئەزانن. گوێ لە گۆرانی فارسی ئەگرن، گوێ لە گۆرانی فەرهەنگی پێشکەوتووی ئەوروپا ئەگرن. بە بڕای من ئەمە دەلالەتەیە کۆمەلگای ئەوە ئەم دەسەڵاتە لەزگەیەکە بەسەر کۆمەلگای مەدەنی کوردستانەوە. خەڵکی کوردستان ژیانیانەوێ، خۆشگوزەرانیانەوێ، ئازادیانەوێ. خەڵکی کوردستان لە ناوخۆی خۆیانە تیرۆریز نین، توموتیژ نین، بەعکسەوە تۆلەرانسن. حتا وەختی حەماسەی قەومی ئەمانە بەرزەبێتەوە هەر دەسەڵاتە. تۆرە سیر کە ئەم ڕۆژانە داعش بۆ بە بەهانەیەک لە مەسەلەی قەومی لەسەر مەسەلەی ئەمە بۆ چییە؟ لە کاتێکا کەیسەکە ڕۆشنە ئەمانایانەوێ ئەم ئازادی و ئینسانیە خەفە بکەن، خۆیان نەزان لە بەردەم قەیرانێکی کۆمەڵایەتیان دوو سبێنێ ناخەڵک
بۆچی خۆ ئەم دەسەڵاتە 30 ساڵە لە دەسەڵاتدا بۆ لە کوردستانە، بەڵام لە ماوەی ڕابردووە ڕێژەی تاوان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. هەڵبەت تۆڕە کۆمەڵایەتیەکان باشتر ئەتوانێت هەواڵەکان بڵاو کاتەوە بە بەراوردبوونە بە 20 ساڵ بەر لە ئێستا، بەڵام وەکو تریژ ئەبینرێت و ئەبیسترێت کە ڕێژەی تاوان لە چەند ساڵی ڕابردوودا و لە ماوەی ڕابردوودا زۆر زیادی کردووە. ئەوەی کە ئەیەن بەسەر چێشتخانەیەکە و لە کارمەندەکانی دەدەن و ئەوەی کە توون و تژی بەرامبەر کەسێکە کرێت و بەجیا لە دەیان کەیسی کوشت و کوشتاری تر. ئەمە هۆکارێکی بۆ چیە گەڕێتەوە؟ بەڵێ بە بڕای من ئەوە مەسەلە ڕەبتی بە قەیرانی حکوومەتی و بنبەست و بێوەڵامی ئەم دەسەڵاتەوەیە. تۆسەی کەگەر لە دەسەڵاتێکا دەورەیەکی ئیزدیاری اقتصادی و لانی کەم خەڵک بزانێت کام دەسەڵاتە هێشتا امتیازاتێک بۆ چینی دەسەڵاتدار هەیە بۆ ئەکسەرێت نییە، بەڵام مەقبولێتی لە سایە ئەتوانێت بحەوێتەوە، لە سایە کرێکەی زامنە، لە سایە خزمەتگوزاری تەندروستی و خوێندن زامنە بە جۆرێک مەقبولێتی هەیە، بەڵام وە خەڵک ناچارە ملبا و ڕازی بێ پێی. بەڵام ئێستا لە ساڵی ئەتوان بە دیاریکراوی بۆی قسەکەی تۆ دقیق بڵێم لە ساڵی 2013ەوە وەختی قەیرانی اقتصادی و لە ئەکانی شاقەیرانکی حکوومەتی دروست بووە، ئەم حکوومەتە بە تەواوەتی مێژووی خۆی تەواو کردیتر. ئەم حکوومەتەی تر هیچ جۆرە مەقبولێتێک و هینێکی لای ڕازیمەندێکی لای خەڵکی کرێکار و زەحمەتکێش و قسەی کۆمەلگان نەماوە. خەڵک ئێستا لەسەر مەسلەی ئاو کارەبار لە هەر بەهانەیە دەرکەوێ هەوڵەدا و بێتە سەر جادە و ئەمانە ڕاماڵێ. ئەمە لەلایەک لەلایەکی شۆ لەسەر بەرئەنجام یەکێ لە خاڵەکانی ئەم قەیرانە حکوومەتە چەند دەسەجی دەسەڵاتە، کێشەی بینی پارتی و یەکێتی بینی پارتی و گۆڕان و یەکێتی بینی ئەحزابێکە خۆیان بەخۆیان لەڵێن ئۆپۆزیۆن لە دەرەوەی دەسەڵاتن. ئەمانە چەند دەسەجی لە هیچ شتێکە ڕێناکەون. ئەوە تا ئێستا ئەم ڕۆژانە قسێ لەسەر انتخاباتی داهاتوو ڕێناکەون، لەسەر دەستور ڕێناکەون، لەسەر هیچ قەرار و مەدارە ڕێناکەون. فەوزا و کێشمە کێشەکانی ناو پەرلەمان هەمووی ئینکاسی ئەم مەسەلە قەیرانە حکوومەتی هەیە. وەختی حکوومەت لە قەیرانە بێ قابلیەتی کۆنتترۆلی کۆمەلگاشی لە دەزایە. مەسەن تۆسی کە جاران پارتی دیموکراتی کوردستان خەڵکی بە ڕێگای قانونی و بە سزادانی 5 ملیۆن دلار دینار و 10 ملیۆن دینار خەڵکی سزایە، ئەیان بە دادگا کە ئەگەر قسەیکی بە ئەحزابی دەسەڵاتدار و حکوومەتەکەوت بێ. بەڵام ئێستا یەکسەرەچێتە سەر ماڵەکەی نە لەسەر ئەوە، لەسەر کۆمنتێک خەڵگەگرێ. جیراوەکانی بادینان ئەمەیە، چکە ئەزانێ هەر جۆرێ دەستبەرداری سەرکوت بێ خەڵک تەوازنەکە بە قازانجی خۆی بینە و دێتە سەر جادا. کەوایە زۆربوونی تاوان لە ئەسڵە ڕاستە لە هەموو کۆمەلگایەکی تەبەقاتی، لە کۆمەلگایەکی سەرمایەداریە تاوان هەیە، مادام نابەرابەری هەیە، مادام جیاکاری چینایەتی هەیە، تاوان بە مەخفی بە شێوەی شاراوە، بە شێوەی ئاشکرا، بە شێوەی پەرگیر، بە دیاردا، بە حاڵات بە دووبارە بوونەوە دەرەکەوێ. بەڵام تونگبوونەوەی دیاردەی تونگبوونەوە و فراوان بوونەوەی تاوانۆکو تۆ باسەکەی بە بڕای من ڕیشەی لەم مەسەلەیە. ئێستا مەسەلەی قەیرانی حکوومەتی و بێتواناییەکانی دەسەڵات لە جوابدانەوە بە خواستەکانی خەڵک، بە تەمینی زیندەگی خەڵک، حتا بە بچووکترین داخوازی کە خوێندکاران داوای دەرماڵاکەن بە باشکردنی بەشە ناوخۆیەکانەکەن، ئەم توانایانەی نەماوە، توانای بەڕێوەبردنی کۆمەلگای نەماوە. ئێستا کارەکە گەیشتە سەرەوەی ئەم بێتوانایی دەسەڵات تەنان ناتوانێت کارمەندەکانی خۆشی بپارێزێ. ئاخر باشە خۆیمە لە ڕانیە بیستمانەوە تا خۆیان لە خۆیان نەکوژن. ئەزانن کە ئەو کەسە ئەگەر ئاوا درێژە بکێشە احتیمالە کێشەیەکیان بۆ دروست بێت. دەورەیەکە کە ئێستا دەسەڵات کەوتۆتە سەر ئاستانەوەی کە هێزە میلیشایەکەشی تووشی دابڕان و شەقوپەق بێ. بەشێکی ئەسڵی ئەمەیە بە بڕای من توندبوونەوەی تاوان لە شرایطێکە کە کوردستان جێژاوێکی سیاسی تایە. قەیرانی حکوومەتی ئەم جێژاوی قوڵتر کردوتەوە. دەوڵەتێک نییە، قانونێک نییە، وەک حکوومەت ناتوانێت جوابی مەسایلەکانی ژانی خەڵک باتەوە. بۆیە خەڵکە چیە بە شێوەی خۆی و کاراکە، بە شێوەی فەردیکە، معلومە هەموو شێوەیەکی فەردیش ئۆتۆماتیکی بەڕێگا چارێکی دروست ناکە. بۆیە خەڵک بۆی نان پیاکچێت زیەکە ئەچێت ساختەکاریەکە. تۆ وەرەسەیر کە حتا ئەوانەی کە تریا گەفرۆشن بەڕاستی قوربانی و وەزعان بێکاریەکی فەزیح هەیە، بێدەرەتانیکی فەزیح هەیە، نەبوونی هەیە، گرانیەک هەیە، هەموو ڕژشتیە گرانە بێ. چۆن ئەم بەشەرە ژیانی خۆیکە وەختی ئەو بەشەرە ئومێدێکی نەما بێ بەقەی سەرە دەرزیە بە دەسەڵاتی مەوجود. ئەمە نیشانەیەوەی کە ئەم حکوومەتە ناتوانێت کۆمەلگا بەڕێوە بەرێ. ئەم حکوومەتە
توانای بەڕێوەبردننی کۆمەلگای لە دەست دەرچووە تۆ سەیری ئەگەر بگرن بە ساڵانی پێش 2000 یا ساڵانی 90ەکان تۆ ئەگەر نەقدێک لە ئەحزابی دەسەڵات بگردان و ئەمانە بەحسیە ئەوەنە خەڵک قوبوڵی بوو ئەو دەسەڵاتە ئومێدی پێی بوو کە گوایە لە سەدام نەما ئەحزابی ناسیۆنالیست و ئەوانە توان ژیانیان خۆشکەن بەڵام ئێستا لە ماوەی تاریخی 30 ساڵە خەڵک تاوانەکانی ئەمانەی هەمووی بینیوە ئیتر بە هیچ شتێکیان باوەڕ ناکەن بە قانونیان باوەڕ ناکەن بە بێموتمانن بە هەموو شتێکی وەلای ترشەوە ئەوە وەسیەتی دەسەڵاتە چینی دەسەڵاتدار کەوتۆتە قەیرانەوە خۆیان ئەڵێن خۆ قسەی من نییە مەسرور بەرزانی چەند جار باسیەوەی کرد کە بابە ئێمە قەرزاری ناتوانین موچە بین ناتوانین موچە زیاکەی ناتوانین تەعینی مرکزی بکەین ناتوانین وشکە ساڵیە ئاو دابینکەین ناتوانین کارا چاکە هەموو ئەمانیان وتووە وەختی ئەمانە نەتوانێت خەڵک بۆ لە دەروەی ڕکێفی دەسەڵات دەبێت بۆیە بە بڕای من ڕیشەکانی تاوانی وادارم پەیامەکەم گەیان بێ درێژ ڕێگەیەک لە بەردەمی سەرتا هەیە بۆ ئەوەی کە تاوان لە کۆمەڵگەدا زیان نەکات و کەم کاتەوە و کەسانی تر نەبنە قوربانی چی ڕێگەیەک تر لە بەردەمی خەڵکیدا هەیە بە بڕای من بە شێوەیەکی گشتی تەنها ڕێگا ئەوەیە کە ئەم سیستەم و دەسەڵاتە بێ هەڵوەشێتەوە لەژێر سایی ئەم دەسەڵاتیان نەنان هەیە نەکار هەیە نەمەعیشەت نە ئەمان هەیە هیچ کەسێ لە کوردستان ئەمانی بۆ نییە هەر ڕۆژی تەنگ و چەڵەمەکانی ئەم هینە بە کێشمەکێشێکی بە قەولی قسێکی مارکسێ حەزەکەمەوە بڵێم کاڵێ ئەمانە ناچارن بۆ ئەوی دەسەڵاتی خۆیانکەن چینی دەسەڵاتدار بۆ ئەوی بتوانێت خۆی ڕاگرێت سەردەمی قەیران و بێتوانەکانە شەڕی هەموو لە دژی هەموو بڕێخە ئێستا وای لێ هاتووە یعنی تۆ وەرسەی کە لە میدیاکانەوە سیر کە خوێندکارانە چن بۆ دەرەماڵەیە لە مەیدانەوە تەلەڤیزیۆنی ڕوودا و بەس سووتانی مەکتەبێ پیشانەیە ئێوێ بەشێ بکە بە گشت بەشێکی ترە ئێمە هەر لەم ڕووداوی نەقیب محەممەدا ئەنواعی فێڵ و فەرجیان بەکارێنا بە خاتری ئێمە بیانێ ئەم کەیسە تەسلیم بە دەسەڵاتکەن بەڵام ئێمە ڕێگامان پێنیان یعنی ئەنواعی ڕێگا پیاکە لەسەر مەسلەی کێشەی مامۆسایانی وانە بێز ئەیانێ بەشێک تەعینکەن و بەشێ تەعین نەکەن ئەیانە خەڵک پارچە پارچەکەن بیان خەنە بەرامبەر ئەو ڕێگایە دۆزنەوە ڕێگای ئەسلی ئەوەیە کە بەڕای من ڕێگای ئەسلی ئەوەیە کە بێ خەڵک خۆی ڕێکخراوکە بێتە مەیدانەوە لە دەوری شعاری خۆی وە لە خوارەوە شوراکان و ئەنجومەنەکان و ناوەندەکانی کار بەدەستەوە بگرێ ئیداری کۆمەلگا بەدەستەوە بڵێ ئەمانە مەشروعیەتیان نەماوە ئەم دەسەڵاتە مەشروعیەتی نەماوە ڕووداوەکەی نەقیب محەممەد پێمانەڵەیە کە ئەم دەسەڵاتە ئیدارەی کۆمەلگای پێ ناکرێ و حتا بەڕێوەبردننی ئینسانە دڵسۆزەکان کە کارێکەکەن بۆ هەڵگرتنی زوڵم و زۆرێک لەم کۆمەلگایە ناتوانێت ئەوانش ئیدارە پێبا کەوایە ئەبێ ئەم دەسەڵاتە بڕوە سیستەمێ بێ کە بەڕێوەبردننی کۆمەلگا بکەوێتە دەست خەڵک خۆی خەڵکی کوردستان ئەوە نە ئینسانی ئازادی خواز و شەرافەتمەندیتیایە ئەتوانێ ئەم کۆمەلگایە بەڕێوەبەرێ بەڵام تا کاتێ ئەمە نەکراوە بەڕای من تەنها کارێ ئەوەیە کا بێ خەڵک ئامادە بێ لە مەیدانە بێ هوشیار بێ بە هاوپشتی بە دەستگرتنی یەک ئەبێ خەڵک هوشیاری بەوە پیاکە هەر جۆرە تاوانێک کەسێک کە هاوڵاتیە بەرامبەر کەسێکی تریکا لە قازانجی دەسەڵاتە تۆ سێری کەسال لەم ڕووداوی نەقیب محەممەدا سێ خێزان کەوتۆتە کێشەوە ئەگەر ئاگانە بین ئەبێ بە شەڕی عەشیرەت ئەگەر ئاگانە بینە بێ شەڕی خێزانەکان ئەبێ بە تۆڵەسەندنەوە یاسای خوێن بە خوێن ئەهێن نەکایەوە بەڵام ئەوە ئازادی خوازان و ئێمەی کە نابێ بێڵینە مەڕووبە ئەبێ ئەوە بزانین کە بابە تاوانباریش قوربانیە ئینسان خۆی لە خۆیان توندوتیژ نییە ئینسان لە خۆی خۆیان ئینسان کەرامەتیە ئینسان کۆمەڵێ بەهایە ئەو بەهایانە لەسەر و هەموو شتێکەوەیە هیچ شتێ مقەدەزنی خەیری ئینسان خۆی نەبێ فێرەکرێ ناچارەکرێ ئەخر باشە ئەو تاوان نییە تۆ بە شەپۆلێکی 10,000 نەفەری ناچارێکی بەرەو بیلاڕوس بیبەی ئێوە گەورترین تاوانە ئەوە تاوانێکی جەماعیشە ئێ جوولەکان کەس ئیجبار کران بە کۆچ و بە ئەوە هەرەوەنە 10,000 بوون ئیجبار کران کەوای ڕێگاوەیە کە بێ خەڵک هوشیار بێ لە پیلانەکانی دەسەڵات ناکامی کاتەوە نابێ بێڵین تاوان ڕێگای بێ بۆی کە ریزەکانی خەڵک شەق و پەقکە بەتایبەتی لە ئێستا کە ئیتراز و جوڵانەوەی بەرحەقی خەڵکی کرێکار و زەحمەتکێ ژنان لاوان بۆ ژیان و مەعیشەت و خۆشگوزەرانی و ئازادی بۆ کۆمەلگایەکی ئینسانی لە بەڕێکەوتووە پێویستمان بۆیە هەموو دەستخەی ناو دەستی یەکەوە ئەگەر کەسێکیش غەڵەت دەکات هەوڵ بەی نێڵینەوە تەشەنە بکە
ئێستا کۆمەلگای کوردستان پێویستی بە هاوکاری کۆمەڵایەتی هەیە. ئێمە بۆچی تۆڕی هاوکاری کۆمەڵایەتیمان پێکێنا و دیفاعی لێکەین و بەکارێکی باشی ئینسانی دانین. ئێستا پێویستی بۆیە خەڵک بەهانای نەخۆشەوە بچێ بەلافاوە بچێ ئەگەر ژنێک کێشەی بوو بەڕاستی حتا بەڕێوەبەرەتی بۆچی ئەگەر لە گەڕچێکا 6 گەنج هەبێ ئەگەر پیاوە لە ژنەکەی یا بتوانێت لەوێ چارەسەریکەن خۆیان گەڕەکە کۆ ببنەوە هەردوو لادانیشم بزان مشکلەکەیان چییە. خۆ ئەوە نەعقڵ هەیە ئەگەر دوو ئینسان نەگونجێن جیا ببنەوە تەواو کەسە بچێتە ژیانی خۆی. ئەگەر کێشەی شانەیە لەسەر معلومە کێشەی خێزانی لە ئەسڵە لە ناوخۆی دوو ئینسانەکەیان نییە لە دەرەوەی نەقڵە بێ بێکاریە فەرهەنگی دەسەڵاتە نەبوو نییە هەموو ئینسانێک تموحی هەیە داوای هەیە ئەبێتە تەسادوم لە نێو خێزانەکانە. گەنجان بەڕای من بۆ ئەوی بەر بە تاوان بگرین بۆ ئەوی بەر بەم جۆرە تاوانانە بگرین ڕێگاکەوەیە گەڕەکەکان گەنجانی گەڕک ژنانی گەڕک مامۆستایانی زانکۆ هەڵسوڕاوانی بزوتنەوەی کرێکاری لەم کێشانەیە دەخاڵەتکەن. ئێستا دەورێ سنووقی کۆمەکی مالی بکەینەوە سنووقی دەستخینە ناو دەستێک لە دەوری مەسائلی جۆرا و لە دەوری داخوازی باشکردنی گەڕک چۆنەڵی حتا خەڵگە توانێت خۆی دادگای خۆی دانێ. یعنی خۆ ئەو دادگای ئەو کەسانی کە هاتوون ئێستا دادگاکان بەڕێوە بن بە چ قانونێک هێشتا قانونەکانی سەردەمی بەعز لە کوردستانە جاریە. ئەو قانونانی کە خەڵکی کوردستانی قەسابی کرد بردومانی کرد چیمیابارانی کرد هەر ئەوانە بەسەر خەڵکات تەطبیقەکەن. بەڵام خەڵکی گەڕک بۆ خۆی ناتوانێت لەسەر ئەساسی برایەتی لەسەر ئەساسی خۆشەویستی لەسەرەوەی ئەساسی کە بابە تاوان تا نەسەلمێنێرە حەق محتەرەمە نابێت تۆمەت تا نەسەلمێنرێ نابێ بە خاوەنی تۆمەت لێدان بە ئەوەی کە تۆمەتی لێدراوە بە تاوان باردابرێ بێ بسەلمێنرێ. خەڵگە توانێت خۆی قازی کێشەی خۆی بێ. بەڕای من ئەمە ڕێگاکەیەتی ئەوە شوراکانن ئەوە ئەنجومەنی گەڕەکە ئەوە دەستە و کۆڕ و کۆمەڵی گەڕەکە لە هەر گەڕێکێکا بەڕای من ئەگەر لە هەر گەڕێکێکا ئەوانە ببێ مەسەن لەو گەڕەکە ئەگەر نەقیب محەممەد یا بۆتە قوربانی ئەگەر خەڵکەکە خۆیان بات نایەتە دەست و ئەوەیان بکردای و سەردانی ماڵەکەیان کرای بابە ئاخر خۆ تۆ پەڕی نییە چیتە دادگا ئەو پەڕی خۆ لەسەرمە تۆ لە ژنەکەت داوە خۆ عیدامە ناکەن ئەو پەڕی ئەدگرن هەفتەیەکە بە کەفالەت بەرەبن. بە تایبەتی کەیسەکانی توندویشی وابزان مادەی 6 تشتێکی وا کەمترە خۆ مادەکانی 400 و نازام چەند نییە کە حکمی ئەبەد و عیدامی لەسەر بێ. کێشەی کۆمەڵاتی هەمیشە هەیە هەمیشە ئیننا ئینسیجامی لە بینی ژن و مێردا هەیە کە ئەنواعی فاکتۆر دەوری تیابینێ. بەڵام دیارە ئەسڵەکەی هەرەوەیە کە ئەو سیستەمەیە کە زەواجی ئیسلامی زەواجی ناچاریتیا بووە زەواجێک کە ئینسانەکان لەبەروی کە ئازادی پەیوەندی و عەشق و خۆشەویستی لە کۆمەلگایە سەرکوتەکرێت. ئەخر باشە تۆ سیر کە بەس لە ماوەی ڕابردووە بمبەخشن قسەکانم درێژەکەمەوە بە هەرمونزیر کەمپەینێکی بۆ ناوی من بگۆڕن بۆ ناوی دایکم ئەنواعی فەوزایان لەسەر ئەنواعی تۆمەتیان بۆ دروست کرد چێ بوونەوانە ئەحزابەکانی ناو پەرلەمان و خودی دەسەڵات بوو. ئەگەر تو ێستا لە کوردستانە قانونی یەکسانی هەمەلایانی ژن و پیا و دابنرێ و قانونێکی تونگ دابنرێ بۆ پەیڕەوکردنی ئیمکانات بخرێتە ئیختیاریەوە خەڵک بۆ لە ژنیەیە تۆ چوارژنە دابنەی معلومە ئەوە سەرچاوی توندو دیژەکەیە ئەوە سەرچاوی تاوانەکەی ئەگەر تێ ئەمانە بە خەڵک چاوەڕوانی ئەو کات دەسەڵات ئەم کارانە بکە بەڕای من تەوهمە ڕێگاکەوەی خەڵگە بێ خۆی لە خوارەوە هەوڵ بە هاوپشتی خۆی ئەم کێشانە چارەسەرکە خۆی قازی خۆی بێ خۆی دادوەری خۆی بێ نوێنەران هەڵبژێرن و هەوڵ بن هاوپشتی و پێکەوەی ئێستا لە حاڵەتی ئێستایە کە جوڵانەوەیکی ئێترازی لە مەیدانایە خەڵک چاوەڕوانی ئەوەیە کە خەباتەکانی خۆی یەک خابۆ وەلانانی ئەم دەسەڵاتە هاوپشتی و هاوسۆزی و دەستنە ناو دەستی یەک بۆ ئەوەی کە ئەو پیلانانەی دەسەڵات ناکام بکرێتەوە لە هەموو کاتێ زەرورترە. هیوادارم پەیامەکەم گەیان بێ. پەیامەکەتان گەی خەسرەوسایە زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین هاوکات بەشێکی زۆر لە بەشداربووان و بینەرانی ئەم بەرنامەیە هاوخەمی خۆیان دەربڕیوە بۆ لەگەڵ ئێوە و قسەکان ئێوان بە دروست لە قەڵەمداوە. زۆر سوپاس کە لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. زۆر سوپاس بۆ ئێوە زۆر سوپاس بۆ ئەو هاوسۆزیە بەڕاستی تەنها
مەسلەیە کە خانەوادەی ئێمە لە کەیسی نەقیب محەممەدا شانازی پێوەکە کە ئەو هاوسۆزی و لایەنگری و شەپۆ لە ئینسانیە کە لە پشت ئەم کەیسە ڕاوەسێ ئەوە تەنها ڕێگای کەمکردنەوەی تونند و تیژی و نێشتنی تونند و تیژی و بەرگرتنە بە دووبارە بوونەوەی ئەم ماساتانە بەسەر هەر خێزانی ترا. هیوادارم هیچ کەسێک کارەسات و میحنەتی ئاوە ڕوبەڕووی نەبێتەوە. زۆر سپاسانەکەم. هیوادارین ئێمە شەروەها. زۆر سپاس. ئازیزان خۆشەویستان، لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا پێنجشەممەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو بن.